پاشەوەی کە جێگیری وەزیری کشتتوکاڵی ئێران ڕایگەیان بە فەرمانی عەلی خامانایی ڕابەری باڵای ئێران نزیکەی 7 ملیار مەتری سێجە ئاوی ئێران بۆ ناوخاچی عێراق ببڕن. بەپێی ئەم هەواڵە وەزارەتی کشتتوکاڵی عێراق ڕایگەیان لە ئێستاوە نیە بەڵکو چەند ساڵێکە ئێران ئاوی لە عێراق بڕیوە. قلة المياه أثر سلبا على العراق بشكل كامل. بەشێوەیەکی گشتی کەمکردنەوەی ئەو کاریگەریە نێرێنیە لەسەر عێراق هەبووە لە ڕووی ئاژەڵ و کشتتوکاڵ و بگرە لە ئاوی خواردنەوەش. بۆیە ئەمڕۆ داوا لە گشت لایەنە پەیوەندیدارەکانی حکومەتی فیدراڵ دەکەین کە گشت هەوڵەکانی بەکاربێنێ بۆ ئەوەی گرێبەستەکانیان لەگەڵ تورکیا و ئێران پتەوتر بکەن، دانوستاندنیان لەگەڵ بکەن و بۆ ئەوەی بتوانن ئاوی پێویست بەدەست بێن و هەروەها زیادکردنی ئاوی ڕووباری دژلە و فراتیش. ئێران بە پێی نۆژەنکردنەوەی پرۆژە ئاویەکانیان سەرچاوی ڕووبارەکانیان بۆ ناو خاچی عێراق کەم کردەوە. وەزارەتی سەرچاوە ئاویەکانی حکوومەتی فیدرالی عێراقیش دەڵێ دەرگای دانوستاندنمان لەگەڵ ئێران لاوازە. نۆژەنکردنەوەی بەنداوەکان لە ناوخاکی ئێران و گۆڕینی ڕێرەوە ئاویەکانیان بۆ ناو ئێران کاریگەریەکی گەورەی هەیە، بە تایبەتی هاوڵاتیانی عێراقیش بەهۆی ئەم کەمبوونەوەیە نیگەرانن. بەپێی ئەوەی عێراق بە تەنیا زەرمەند ببێ ئەمەش کاری دانوستاندنە و کارەکەش ئاسان نییە و ماندووبوونێکی زۆری دەوێ و تاکو و ئێستاش دانوستانەکانمان لەگەڵ ئێران بێ ئاکام بووە. هەرچەندە حکوومەتی عێراق سەرقاڵی دانوستاندنە لەگەڵ ئێران، بەڵام جوتیارانی باشووری عێراق متمانەیان بە حکوومەت نەماوە و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان و وەزارەتی دەرەوە بە کەمتەر خەم لە قەڵەم دەدەن. هناك تقصير واضح سەبارەت بەم بابەتە باشکرا کەمتەرخەمی لە کارەکانی وەزارەتی دەرەوە و وەزارەتی سەرچاوەکانی ئاو و کشتتوکاڵی عێراقدا دیارە. ئەم بابەتەش پەیوەندی بە نێودەوڵەتیەوە هەیە و لە ڕێگای کاناڵە بەڕێزەکەتان داوا لە وڵاتانی دراوسێ دەکەین، بە تایبەتی ئێران و تورکیا کە سەیری پێداویستەکانی گەلی عێراق بکەن، ڕەچاوی پەیوەندی دراوسێتی هەرە کۆنمان بکەن و سەیری بەرژەوەندی گەلی عێراق بکەن، وەک ئەوەی کە سەیری بەرژەوەندی خۆیان دەکەن وەک ئێران و تورکیا. بەهۆی کێشە ئاویەکان عێراق بەرە وشکانیدا دەڕوا و هاوڵاتیانیش لەم بارەیەوە نیگەران و داوا دەکەن کە دەبێ وڵاتە زڵهێزەکان لێ پێچینەوە لەگەڵ وڵاتی ئێراندا بکەن. ئەگەر ئێران ئاو لە عێراق ببرێت دەبێت لایەن وڵاتە زلهێزەکان و لیژنە نێودەوڵەتیەکانەوە لێ پێچینەوەیان لەگەڵدا بکەن و هۆکارەکانی بڕینی ئاویش دیاری بکەن. بڕینی ڕووباری کارون و بەدعا و دروستکردنی بەنداو لەلایەن تورکیا و ئێران کارگەرێکی گەورەی هەیە. هاوڵاتیش تەنانەت بە خۆپیشاندان ناڕەزایی خۆی سەبارەت بە کێشەی بڕینی ئەو ئاوە دەردەبڕێت. سەرجەم ئەو سەرچاوە ئاویانەی کە بۆ عێراق دێن کۆنتڕۆڵ نەکاون و بەپێی زانیاریەکانی وەرمانگرتوون بەرنادرێتەوە کە ئەمەش قەیرانی ئاوی و وشکە ساڵی لێ دەکەوێتەوە و زیان بەناوچەکە دەگەیەنێ. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.